ئەم جارە کورد ئایدڵ لە شاری ئەستەمبول و شاری کەرکووک بەشداربوانی کۆکاتەوە. ژماری ئەو کەسانەی دەخوازن بێنە کورد ئایدڵ گەلێ زۆرن. بینەرمان بن لە ئەستەمبولەوە. لەگەل دیرۆکە خۆی قەدیم و چاندا وەیە ڕەنگین بتەنگاوا وەیە کۆ ئاسیای و ئەوروپای بەهەڤ بەگرێ دەدە و ببێدە ویا خۆیە کۆ لە سەران سەرێ جانێ دەنگ بەدایە. و ببێدە ویا وەیە کۆ لە سەران سەرێ جانێ دەنگ بەدایە. بەلێ خۆش باژار ئەستەمبولێ سلااف. مرحبا. بخیر هاتی. زۆر سپاس گەلێک ساڵ. خۆت بناسێنە ناویتە چییە؟ ئەز مستی و بەعسلی خواست جلە مێرگیمە بستانبولێ ژیان دکەم. نێزیکێ 12 ساڵان ناو کارێ موزیکێدا سپۆری 8 ساڵەت کارێ موزیکێ دکەم. چێتر لەسەر فۆرمێ موزیکا جلە مێرگی و لەسەر سترانێ بۆ پیرێ خواز مژولدم. گەلێ خۆش. کەرمکی. مالا وامنم حيفاد لي معكم مربني لدلك وواتنم احمد مولا موسى شوامد خازي لمنا ووادني هوني شواب كجن خوش مراج بو خاطر مربني خوشك جني اخي واخل من اي واخل من هي واخل من مالا مني حيفا شاور اشو بلك هوارا يرو دبينم اخ كتنم اخ داي احمد مالا موسى خوش میری هنرمندی لتنبور وانم تسبح دسته ویدان کبری شادی لوش کهره و بانه او میر خازه خوش میرانه کشه خودی وزی بجم و میری صد میرانه او نمد احمدم کجی هواره ببرا گره روی خیرانه کوڕە نامری نامری ماشەڵڵا خێر بژێ دەنگێکی تایبەت و خۆش و خوورتە ئەو gelek kêfa min ji dengê te re hat gelek sağ ol. Ez dibêm erê منیش دەبێژم ئەرێ وش دەڵێم هەر بژی هەر ساغ بی Kulağım ama. دەبە خۆش بی ئەرێ هەربوو Merhaba, serkeftim beri yertiştik. Zor spas. Çağa derbas bulunur. Rastî wexta ez taze çûye ez pişek heyecan bûm berku ez nesaxim. Baş derbas bû. Beecib andim. Ez jî kêfxweş bûm. سلاوان بەخێر هاتی. سپاس gelek spas. خۆت بناسێنە ناویتە چییە؟ کەمێک باسی خۆت. Duygu Alkan, ez İzmir'e dem. Xelke tatwaneme. چی حەزر کردی؟ Dixwazim Ahmedo bêjim. ئەحمەدۆ Erê. ئەحمەدۆ ڕۆنی Erê. کەرەم کە Hay
حكيمي كروجدا تنمرين حكيمي البالا وادل من أودالا تكرشكا بنغان أحمد لاي لاي لا 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 بس ناير بنهلي ترى بنهلي بجيت دنگت خوش Gava mer stranan distre gere teksti strana gere durust buxine. Rast buxine. Ezber jî bike dîsa jî insan gere ev teksti gere rast buxine. Tekstê te gelek tevle hev bû bibexşîne. منیش هەمان ڕای کاک نیسامەتێنم هەیە بەڕاستی لە هەنێ شوێنە زۆرجان ناکۆک ئەبوو یعنی دێتۆ نەبوو دەنگێکی سادەیە لەبەرەوە منیشت بێژم نا ببەخشە من دەزانم دەنگی تە خانێکی باشە دەنگی تە خانێکی باشە هەستت هەبوو هیچ من دەتۆنم نەبینی دەنگی تە ڕێکە بۆ من بەڵێ به نظر من قشنگ بود ملیش اجیم پید باله شانسێ بدەین مامۆستا شانسێ بدەین بێت بچێت یەشێ بگی بکە Gava tu dixwazî kerem ke em bidin. gelek سپاس سپاس Thank you Spas xweş. Ciro kamera müziği az lista düdüya limeyte. Bremen'e mazın gitar marasta. Pişti uyna mı hediye leda le gitar eda. Sağlık düdü der basmın. Pişti uyna me gitar dani az ketme sınava meyte veda zeninge eda. Men zeninge kazanç kiraz pişti uyna hatma İzmir'de. Pişti uyna mı dest jakani dest be müzik ikir. Yani gelek bernameyin wa dengan hene. Çuma kurt aydal. Programa Evet. Kurda. Ji bo oyna ez hez dikim pê zimanê xwe Kurdî bêjim. Merhaba ji were. Merhaba. Merhaba, xêr hatî. Spas dikim. Gelek sağ olun. Navê me Erkan. Ez li İzmirê xandewanim. Zenîngayê dixwînim. Malbata min li Wanê ye. Ez tev li pêşbazê İstanbulê hatim. Kerem ke Tüjü sevlüdane Leyla peni kohora Riyeto vena mirdina bena tari sona Tüjü sevlüdane Leyla peni kohora Riyeto vena mirdina bena tari sona Tarahin nakodim Khuvessa yabani Saydiya tere türde Tori vaji kılamo Tarahin nakodim Khuvesta yabani Saydiya tere türde Tori vaji kılamo Ve zindi tora bert Kamre vaji derdo Mindi halle mendoki Sarre vaji derdo Zindi tora bert Kamre vaji derdo Saydiya yele komde Tori vaji kılamu ساغبی ئەرکان دەنگتە لەگەڵ گیتارێ باشە بوو ئەنی توێنیتە تەواو بوو بەڵێ وەک سترانبێژێ نە بۆ منیش بە هەمان شێوەیە منیش ئەڵەم نا Ez bim erê. کاگەرنە ها
دوو بەڵێ و دوو نەخێر دەگو نا ئەرێ شانسێکی بدەینە شانس بۆ مەرحەلەی بعد مەرحەلەی بعد شانسێک وەرە یەک نە من شانست دەدەم مامۆستا شانست دەدە و بەڵێ مەش دەبێژین قەینا شانس دەدەین بۆ مەرحەلەی دوایی سپاس خێر هات بەخێر هادی مرحبا سەرچاوە سپاس ناوێتە چی بوو؟ ژیان Ez ji bajarê Îdirê ez zatim. باس لێ خۆ ji Mêrdînê me Mêrdînê ji Teywanım. 26 ساڵی me bawerkev 13 sal ez muzîkê dikim. چه دخوازی ji me re bistire Mamoste min xwest ez bi Amûrê bêjim gîtarê lê verêm dî hevala gişa gîtaranî bû. Gozê bi dengê zwa bêjim. Şam ve şam hen ve bam hen ve zine xweşem bu sebebam hen Seccarım ve tom navit İtir besev peynavit Deket Ristan Xan Kendi car tesozdaç malati Bebekte bu dünya tüçübü Derman edilemen baverna ki dengê te têrnake lê civantiya te spehiya te heya te Spas spas سەرچاو Te xwedaye vê quntarê Te xwedaye vê quntarê وەزیتر سێ کەس دەبێژەنە بەێ ئیشەڵا من دەخوازم ji بۆ کوردای دڵی داهاتی ئازاجان بۆ بۆ بەشتەرە Demaz. جێمە دەنگێ me ê dawet e yani dengê me zafin ji bo ka dengê min deng zafin belê wisa girtin min jî got serçava spas Serva dersime sera هەستێتە خۆش بوو زۆر هات دڵ li dû dengên xweş em îro li peravên Stenbolê ne em gêştin me got hazir em hatin em çekê masiya jî bigirin li belê ji bilê masiyan em li dû dengên xweşên divê em wan bigirin û em ê wan bo bidin gudarî kirin ev samasiyên piçûçkin okey yani min digot belkî ez masiyekî girtir bigirim ev bû nasîbê me em çav bikin Slav reis. خێراتی Spas baş vazgeçtim. ناوێت تۆ چییە؟ Eyüp. کەرە بکە Ez bejim ama. Bale. Spas. Keçi gülün tesine Berxim gülün tesine Her sipevir atrasine Her sipevir atrasine Dilimin xemşiteni Keçi eskulamı temmey
evdaleş koli temmeli evdaleş koli temmeli haylo dila dil kamil akir beri damalamın şevtan koşte canımın haylo dila dil kamil akir beri damalamın şevtan koşte canımın. برافو سپاس مامۆستا هاي پر حجم وبا احساس نجم بيت بلي بەشتە ڕازی بيجي ايوب هر بيجي ايوب سپاس مامۆستا ما شاء الله خوشت جوان بەشتە ڕازی بم بخير هاتي تو بەشوا ڕازی بم من مامۆستا دبيجم بلي ودقنا خوشه گەلێک سپاس مامۆستا هر بيجي ببوورە من دەبێژم نا ev enerjiki pozitif dimera ev gelek tişteki xweşe lê dengê xwe gerek xweş kontrol bikî برا مامۆستا dengê te gelek xorte ev tiştekî gelek pozitif e ez dibêm belê tu bi xêr hatî كان بيجي جو تبغى بله يعني ايه اولي İspanyol, Ermeni, Arabi, bu Farsi, bu yani her cahil müzik bükümü bazen mi? بخير هاتي خيراتي خيراتي ما بخير xêr ama ناوی تۆ چییە؟ نامم سینان سینان سرداroğlu از İstanbul rayonu zonum Zazaki baş gerek ki Ordiamo da tacemi Dame pero da tacemi Mızır peldano sadegoni Mızır peldano sadegoni Brayım serva dersime sera bahu Brayım serva dersime sera bahu لا بخوش Tabii. دنگت خوش بي Bas gelin. setero Setero. gundê setero li Dêrsimê Kundi. Ya namaste. ez duyê merê هسيت خوش بوزوار Bas gelin. هات الضوء Bas gelin. بزدلن بلي منیش دەڵێم بڵێ Bas gelin. هەستی تۆ پڕ بوو هذا منيش بعد جا من خاڵ بوومەتەوە Hesire dastana zannedin Leyal vermesi uçare
مرحبا مرحبا از özcan baran خلقی ارزورم قره yazıyım نهال باجار ترکیه بورسای دجیم چی دکی چی کاری دی دخوینی؟ نه ولی از نزدیک 7 سال از کار موزیک دیکم من از دعوت کافه مافه ازارتیم 4-5 ماه موزیک کلانا دیکم استانبولی کجا استرانی جمعه بسته؟ مجوره استرانه کی دنگ بیجی آماده کرد چون که دنگیمن زود درکده پیش از درسم جویداتیمه کوری زریان یک شکیمه از درسم جویداتیمه کوری زریان یک شکیمه کار خود کس نزانه از نصیب جان کیمه پر دڵخۆشم کە خورتێ کورد دەنگبێژ بین گۆداری گەلەری کوردی دکەم ودا حیران مرا بنه حیران منه گو بخاره خوش بخاره مرا بنه نجم علی نجم خوش بو عدنان جان به شانسی تو دیدی یا چی از تو بیدم من شانس ندم کرم که واره سپاس اوه وارد برش کردم آخوا بله ستاند دستان از دبینم نوم دم هاته مگود تمنه عمر من 34 سال 1982 مدنی جزیره بودم از لسر کار تکستیل دخابتم یعنی وقتی بیشتر دیزاین مغازه دیگه موزیک زاروکی دا بالا مثل موزیک هبیش خو یعنی یکو استرامبیج به یکو هم بیشتر عالی هنر دا هنگی هم بیشتر پروفسیونال قدر 10 سال است دکم چه پروفسیونال یعنی ما خدا موزیک یعنی من لیکولین سر موزیک کردن ما گوت تر هنر خیالم هنه یعنی اف ایداک مازن اشوان کرد آیدل یعنی نوع خواهی ایداک مازنه هگه از ببم وی بدم ناز کرد از موزیکا کردی بدم ناز کرد لارس سلام خیراتی درست پس کاری بحث خوب کی نوع من دم هاته از جزیره بوتان دایک بومه نهول استانبول دیجیمه یعنی دمی که کرد از الوربم نه تمامیت شما سر موزیک بالا ما زیده هست از سر دخابتم سر موزیک بوتان تایبتی از لکولین دکیما سرانه کو هاتین و شارتن یعنی نه ناسین از او هدیه کم دکیما آرشیوک به چوک جیم آماده کریه جمعه چی بستری؟ از شهر سرانه نوی ملکو بسترم سرانه که بوتانه زیده نای ناسین یعنی ات کارم بجم او دنگ بیجه کو تمنه و زیده او تنظام دنگ بیجن جوان جی نزانم لیکولین دا موستراندید های های ملکو گواس ملکو شیرو شیرو های های شوره خواسته کنا که ویا که قبول که بردوام دکه درجه بله بله خوش گورانی فولکلوری کردی ستران فولکلور ستران همون نوچه کردستان
دزانی کە ڕەنگی جودا جودا هەن لە هەورامان هەن سۆران منطقه بۆتانی ترجەزیری ئەمە هەموو ڕەنگی جودا جودایە خوش وەک تا کە دێت ڕەنگێک جودای گەلەری کوردی دبێژیش بۆمە پڕمانایە پڕمانایە بخێر هاتی سەرچاپاس ئەس دوێن بەلێ سپاس پێشکەشکردنی تۆ خۆت کە باسی خۆ دەکەی زۆر سەرنجڕاکێش بوو بۆ من شتەکان هەموو دیار بوو زۆر جوان چیتە ناو ئەوەی کە باسی خۆت بکەی باسی کارەکانی خۆت بکەی ئەوە زۆر سەرنجڕاکێش بوو بۆ من گۆرانێکت زۆر تایبەتمەندە دەست خۆش منیش پێشم بەڵێ منی چێژم بەڵێ هەربێژ باڵێ خۆ بەڵێ And outside it's stormy and there's no end in sight. سلام بەخێر هاتی خێر هاتی ئەس ترکی بەژیم کرمانجی نزانی کورمانجی نزانی ئەس باشم هون چاوانی gelek spas kîjan zaman dizanî ترکی بەژیم tenê kurmancî zanî nazanî نزانی Türkiye? Türkiye. Hocam ben denizde yaşıyorum aslen Adıyamanlıyım. Oradan oraya bir göç var. Yani İzmir'de ailem falan. 100 yıllar öncesinden gelinmiş. Hiç sorun değil. Sorun değil. Hoş geldin. Teşekkür ediyorum. Kerem kim? Geldiğin için teşekkür ederiz. Ben teşekkür ediyorum hocam. Çok sağ olun. Gerek spas. Güle güle. Güle güle böyle. Güle güle. No. Beşe eri anla başı. Ben sayı kışın o sada saziye ki kar herkesi niye kışın? Sazi çıkışın sayı kışın. Ben ecmari. Okey. Hoş. Ne? منیش دەبێژم نا Ez dibêm erê? ئای Eş.
اوکی من شانسێکەدەم هیوادارم کە دەتگوت من گوتم نا بەڵام ئەمەوێ شانسێکەکەم گەلێک سپاس فەرموو وای ری بدم ری باس جوات به نا پیواس کو زلال خویا ناکن کو چما پاکش ناکن چما راسی تی به شرط سیوا کورمینا کا شرطن والله از خوازم بهم کرد ایدل و خبات خوی موزیک پیشتر بخم yani armancam ev قدر 10 سالشی müzik çektim İstanbul Kolan alı Başara Basa خوب که وجب ما. Cengiz Yazgı. Ji Bakurê Kurdistanê ji bajarê Sêrtê dayîk bûm. Li İstanbolê dijîm. Qasê 10 sal e karê müzik dikim. Li Kolana filan bêvan. 10 sal tecrübe. Belê. Maşallah. Tecrübe çi yani? Stranekê gelek jî hez dikim westiya bû Xêra Abbas gotiye. Kerem ke. لمن کوچر یامرنه لمن پسر دستن زاندنی ریال برمسی و چاره Çete kozu kırdan ve tane Riyad duanı şebi be Roma Be imane Riyad sisyan be kelemu be kaşu Navale Şok emine nemane hayır Tamam hoş. Spas. تو وقت ارتزگل حرفه فرقشن ساعت کنترل ساعت فرقشن بو مانورگلی که لبان ساعت ها ده لبان دنگ تو قشن بو وقت ارتزگل حرفه فرقشن صاحب کنترل کرد به نظر من خاص بو خوش من بس جواب من باش بو سپاس بیشم باله شترانێکی خۆش بوو کاتێ گوێبیستێبی بەڵام بۆ کورد ئایدڵ کەم بوو من دەبێژم نا 1 2 3 em dibên belê Spas Kerem ke ترسي از ناترسم له بس خورتم زكيزي از جوانم سبيد عوتا من زيه من اجي دنيا عالم شادية تو
دلالا زلين دنگتا خوش خوش دنگتا خوشه بله باشه وای ريبت المري باص جواتي بهنا في باص كون زلال خويا ناكن وشما باقش ناكن شما راسي تيفا شرطن سيفا كورمينا كشرطن خستو بوري کیکو سترانی من دستره خوش دستره سلام از زازایم آمد راومیا از ماموسته ونساس شما را ایلکای اکایا ونگه نوانا کرکه ونگه نو کو سرده ونگه نو uruzeşime valemin koserde vengeyeno uruzeşime valemin koserde vengeyeno daye 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 felek ne maro ne son saye harde dersim harde mao dismenamo ne son saye harde dersim harde mao dismenamo ne son saye gelek hoş spas از بمری زلال خوش پر هست منش زلم بله سپاس منیش حەزەکەم شانسێکتم بەڵێ انرژی کمی بود ولی باوجود من خوش مد انشالله هم دفعتی تو پر قدرت و پر انرژی بخوینی بومد منی چیزیم بله باش کرم کرم از رقصو و کردکی استانبول دیشیم نزدیکی 8-9 سال البری دیشیم و اجازه کوی سرته ما و هر کردکی کل بری تین بری دخابتن همیشه جو کار هات نبرو و دخابتن بری جان خواصات دومینون بردوام کردستان کردی خوشه رپ جیب کردی خوشه آنجیب من سلاح و رز نرمنده هیجان و قدرگیران مرحبا جوره بەخێر هاتی شما سپاس گلک سپاس کرد هەموو ئەنرژیە ناوێتە چییە؟ ناوێ من رەقسۆیە ئەس ئیستانبولێ دژیم ئاسێ خۆش باکوورێ کوردستانی me ji bajarê Sêrtê ji navçeya Misrê ji gundê Îndarê ji taxa jorê me اوکی خۆت بناسێنە خەریکی چیت؟ Ez karê çi dikim ez İstanbolê dijîm wek min got malbata xwe re dijîm û karê teknîsyeniyê dikim ez û 4 sale têkiliya min û muzîkê hê rap distitirim çanda hip hopê de û bi Kurdî min got ez ê bi Kurdî bikim û vê muzîkê sînorê me derxim û ez ê hemû dinyayê bela bikim ez ê bêjim dewlemendiya zimanê Kurdî ez ê nîşanê û nasê hemû dinyayê bidim. تو دخوازی ام چپلیکی لیخن تو تشتکی چه بکی چپلیک شواب به هما شپک دوی اون تفا را بجن دبه وا 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 صبر دوا
بردوام 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 پرکسیون چکه پرکسیون چکه ملودی امس تمام ملودی اوکی اوکی واي ويت 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 ريب دمري باس جواتي بهنا بيفاس وزلال خويا ناكن وشما باقش ناكن شما راسي تيفا شرطن سيفا كورمينا شرطن كيف اخو خونينن افحموش ورا دينن هيا وجونينا قالوا شعبن ونابينا ارزاني شما هرتم خلو داني هنري شلاندم بلي وينا هاتن جرتن وش خو مالا وانا افاروي والبر شعبان بو حزرك طوشه مالا وبحوشه حنك بونا جنك ادي هشتن يا اخوانك وكا مساله وكلاس كيد فزله قابا طاب قلبه وشتر صاد له نربه ابدا قوازيه داخواس جدد هرك اواز مخم خوريه قباش وابا قريش رجان دنجه مسر قيده وهوا البيش هيدي لستانه وفالا قولي سرسره ودباره وا ها سواس خوش تو براستی جی رفچی و مرا جی رفچی گرکه تو بخیر هاتی و به انرژیات و دخوازه ریکی خورا دیتیه دخوازه ویره دا بردوام که گله هر بیجی سپاس از دویم بله بله نیچه جمعه گله سپاس کن هر هبن سرسراتش جوان بخیر هاتی خوناخی دویمین ده پرفورمانسک سرکوتو تر ادل پیشبری وبم سلام وريت قال لك سباس ورا ما كده خويا زيرش بركش مرحبا ناو خیرده تو خواستم بگم خیراتی تشنگ جانی بخیر هاتی ناو خیرده ناوت چیه؟ ناوی من نیهال پاش ناوی من دردو کمی خود بناسینا باسی خود از İstanbul baştarbım و İstanbul dijim 3 sale betir müzik müjüldübüm demakumun bir yerde az müziklere müjülbüm devj kare xwe berda û dest bi müzikê perwerdehî kir ji bo dengê perwerdehî stend du sal nêzê du salî çi straneke te amade kirdo strana Mikail Aslan tevlê navê tevlê ez dixwazim bistrînim لورا به خورتک رابه گل میوانی مهاتم لورا به خورتک رابه گل میوانی مهاتم لسر چوان ریانه لسر چوان ریانه تولي تولي توجاني هيلي هيلي هيجاني زیاتر پروڤه بکە ji bo guhdarî stranê Kurdî bikەی provê ziyatır bikەی inşallah salê din bo Kurd Aydal. Zaf bu kelecanım. من يجب نعم نهال جان حیا کت دنگی خو بینی جیکی وقت به لبلی وقت من نینه Resmen usta. تو گره حاضری خوب بکی و وری جمعه جاره که دنی دیسا Tamam usta. بخیر هاتی Oldu. خستو بوره
کیکو سترانی من دستره خوش دستره مرحبا مرحبا خير هاتي سپاس صابن چون باشن خیراتی سرچاوه سپاس صابن از ناویم نه Aydın پاش ناویم جا Aydın از جمردینم لی مالباتام لعمد ادجین از جی بخول استانبول ادجیم از کارمنده تندرستیه تندرستی بله لی بله جنها پیو از ناخوازم دوی بشید بشغلم لسر موزیک از دخوازم بدومیم جیانا خو بله باشه کرک سپاس از قربان غلام تو چقا و شو وطن خو از قربان غلام تو چقا و شو وطن خو چند سریاز دماتو آبوشی و خلاق بیو خلاق بیو خلاق بیو sevda sevda از کشتو کن کرد و از برس بیو حتی نکارم خفنیو دستم تاله من چه دیو sevda sevda از کشتو کار کرد و برس بیو حتی نکارم خفنیو دستم تاله من چه دیو نادی ناده من چه دیو دالو بچو به بختیو نادی ناده من چه دیو نادو بچو به بختیو سترانی که خوش بو من سترانی که ساده خوش بو بەڵام gelek ساده ینی دەنگی باشتر هەیە کە هەر بچێتە پێش سپاس باوەڕێ من ji bo Kurdای dilê ne çike me here baştرین derxînîn سپاس bibire احساسي قشنگه ولی تو خب قدرتی تیانیه ضعیفه بود چیکار صح تکاری بیجی اری آن بلی آن نه نه ممتاز اوکی کاغە نانیشت بێژێ نا ماوتم ببوورە نیشت بێژم نا سپاس چی نبوو ساو ئەوڕ بەشترە بێ سپاس ساو سەرکەوتوی سەرکەوت بێ And who marked that line? So I'm tread by ناوی من خلب ترجان ولاتم سمسوره از نال استانبول دیجم 2 سال بود از هاتم ور لورا از خواندوانم yüksek lisans ettim. Bölümümü az rengvan yar keşim. İnşallah kırtaydır ezim. مرحبا مرحبا بخیر هاتی سپاس کارمل ناوی من خلف اجبر من حتی ها بچوکی حتی ها باوی من دایکا من والله ماموستا نظامتی از بتم مزن کرم حتی وی ساله از یه راستی دیجم هاتنا من افرا گلک کیف خوش بون پر صلاة خوش بون سری ما گلک سپاس هاتنا تجربه هاتنا هم گلک کیف باشه سپاس باشه هم دکان دست بکن
گل کلیر کادیسا اوفال رنگ کرنه آلواز مرچمانا بونه میوان گاله گالن کوبه خواه جاید منه بده کبای من چابی را وکریه خستا و باره زرینه شارت از داخم لینه چاسوسن و آوازه وان بویکن لسردم جای من جایت منه بده و کبار چابی را بکریه خستا و باره خبج چاوی من بریه هر بجي يا ما مستقبل ساعات خوش والله هيجان هي خلب شان بله كيكو ستراني من دسترة خوش دسترة تجي وساكر خوش ساعة يلا شيبو بري شيبو خلاص شيبو أري أبقص أري توليسي تۆش پلانەکەی کاک نیسامەتی نەهێستا ها نا کاک نیسامەتی دڵێ ئا تۆنی دەنگی خۆشە نەرم و خۆش ئەس بێژم بەڵێ ji bo min ew behsa xweş e behsekî xweş e bû dengê te hemdê car leberzî dişî deton hebû kem بله dizanî ew ji dizanim ke heyecanî evet baz min ji dibêjim belê ew sê belê evet تو لسر صحنه کارو نکرگه لسر صحنه لسر صحنه البته چون فره هیجانه که فرنسی نه اگر لسر صحنه کارو کرده انا اون هیجانو نه اما سر حرید لحظه هیجان الصحنه وقت ما مستوى و کس نمیبره بر حال سایت و قشنگ اگر اشکال و ایرادی بود هر او هیجانو جوگیرم سالو نبود ولی برای منی چیزم بله وقت رفیقی چهار بلی زنی زمدی مامسته عشتر گلک خوش خوش مامسته تشتکی دن هی خیر از من پورتریاته میچکر از خوازم از دیاری بکم بله کا اره دی 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 Aha. مامسته Oo, tu çekiliyor. بله جانە Aha. بەقەڵمیشی کردم Vak Nasıl ne? hoş? Nasıl hoş? جانە Maşallah. دەست خۆش Gerek spas gençlere. سپاس Sağ olun. Gerek spas. لەم بڕگەیەدا کورد ئایدڵ پێشوازی لە بەشداربووانی شاری کەرکووک دەکات. کورد ئایدڵ بەردەوامە لە گەڕان بە دوای دەنگی نوێدا. بزانین ئەو کچ و کوڕانی لە شاری کەرکووک بەشداریان کردووە چەند کەسیان بۆ قۆناغی دواتر سەرەکەون. سڵاو زیزانم بەخێراتی بەخێر بێ گیان خێر بێ سپاسانێک خۆ تەناسێنی پێمان گیانەکەم من ئاکام کامیل لە سلێمانی دانیشم بەڵام خەڵکی کەرکووکم
هاتووم سەڵتی خۆم تاقیکەوە دەوری دووەمە ئینشەڵڵا بەشکم بە هیوای سەرکەوتن ئەگەر جێ ڕەزامەندی خۆشەویستانم بێت فەرموو هەمان عەزیزە یاوەرە یاوەر شیرین نەزانم تۆش وەک من زامداری وەک من عەوداڵیایی ئاخای خونچەی بەهاری تاو گۆرانێکشم هەیە ئەتوان گۆرانەکە بڵێم نا ئەوە بەس بوو بەڵێ ئەوە بەس بوو چاوی من ئەوە بەس بوو سپاسانەک منە ئەتوانم پێ بڵێم ئەگەر زیاتر تەمرین کەی بۆ ساڵێکی داهاتوو ساڵی داهاتوو بتانی دەنگ بڵندکەی زیاتر تەمرین کەی لە سەر دەنگی خۆت ئەو نەبرانە زیاتر دەرخەیت باشتر ئەبێت لەبەرەوە ئەم سەفەرە ئەم بۆ ئەم قۆناغی ئایدڵ منەڵێم نە منیش هەر بەجۆرە متاسفانە بەنجەدە بەڵام ببەخشە گەورەی خۆتە بەڕێز ئاکرام جان جارێکی دی ئەم هەر ببین ئینشاءڵڵا زۆر بەڕێز خێر بێ خێر بەڕێز من ناوم سیما غالبە پێم باش بوو وەکو کچە کوردێکی شاری کەرکوک بەشداری بەرنامەی کورد ئایدل بکەم و زۆر سپاسی باوکم ئەەکەم کە هەموو کاتێ هاوکارم بوو پشتگیریم بووە و زۆر پێی باش بوو کە بەشداری بەرنامەی کورد ئایدلم کردووە و زۆر سپاسی ئەەکەم و لە ژیانمە زۆر حەزم بە کاری هوەری هەبووە بە بەردەوامی خەری گۆرانی وتن و کاری هوەری و مۆسیقا بوومە و مەرجنی ئەوەی کە بمە براوەی یەکەمی کورد ئایدل مەرج ئەوەیە کە من وەکو کچە کوردێک بەشداری بەرنامەی کورد ئایدلم کردووە. بەخێر هاتی سپاس بەخێر بێ سیما زۆر سپاس دەکەم. ناوی ئەوە چییە خۆتان بناسێنم؟ ناوم سیمایە لە کەرکووکەوە هاتووم. بەخێر هاتی زۆر سپاس دەکەم. کەمێک باسی خۆت بکە بەچیوە خەریکی خوێندکاری کارەکەی چیەکەی؟ بەڵێ من خوێندکاری مەحەدەم پەیمانگای هونەرجوانەکان لە کەرکووک. زۆر باش چ گۆرانیەکت ئامادە کردووە؟ گۆرانی مامۆستا عەدنان کەریمم ئامادە کردووە هیوادارم بە دڵتان بێ. فەرموو. شرت بێ گوڵی کەس ئازیزەکەم ناکەم ببووە شرت بێ گوڵی کەس ئازیزەکەم ناکەم ببووە تایە گوڵم بۆ دێ ئازیزەکەم لا خزمەت تۆوە تایە گوڵم بۆ دێ ئازیزەکەم لا خزمەت تۆوە. دەنگێتە دکاری تشتێکی بستری پچێک دەنگێتە چقاس vekiriye çiqas bilin dikarî bibî lê dengekî gelek xweş. دیسان شوها بحالي من عالم سوتا لنالي من دیسان شوها بحالي من عالم سوتا لنالي من أي خدا لو أقر بارانا 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 يا رب بيتو مالم ويرانا ويرانا تشاو جوانا. سپاس. سپاس. تۆنی دەنگی تۆ خۆشە تۆنە بەڵام پێویستە دەنگ بکەیتەوە دەنگە زیاتر بێ ئازاتر بێ گۆرانی بڵێ. زۆر سپاسدانەکەم. باشە ئەوە چاپ بکە لای من ئەتوانم بڵم بڵێ من لەم مەحلە بە ئەژم پێ باڵێ شڵاکە مەحلێ بات پڕخۆدرەتر بیزایروی بەێ زۆر سپاس. فەرموو پیرۆزە.
خۆت بناسیێنی من ئاری ئەحمەد لە کەرکووک بەڵێ 28 ساڵم. ئەحمەدجان چی کارێ دیکە چی ئیشی دیکە؟ سەرتاشم. من پیشەم پارێزەرم لە کەرکووک. چی حەزر کردی ژمارە؟ ماسە تایر تۆفیق مەقامی بەیات شیرین بەهارە. کەرەم کە ژانی زامی نەمۆیمان لە نیوە شەو ئەچرکێنێ ئەوە دڵی بێتۆیی و بێئارام و پەرێشان دەنگێکی خۆشە بەربەر دبە سترامبێش شیرین بەهارە شادان بێبەرە لە ژینایی ئەخایی گەلە مرادان جەژن و بەهار و سەیران و خۆشی گشتی پیرۆز بێت ئایایی گردن ئازادان لێ تربیە نەبووە دەنگێکی بێتەربیە بۆ ساڵی داهاتوو من وا ئەزانم کە مەجالێکت بدەین بۆ فرسەتی ساڵی داهاتوو بتوانین کورد لە کورساتا بەشدار لە کورد ئایدڵا بەشدارویتەوە. زۆر سپاس. هەستی وەڵا هەستێکی خۆشم هەیە بەرامبەرەوە مامۆستا بە ڕێزانە گۆرانیم وێت توانیم گۆرانی بڵێم بەڵام بەداخەوە دەرنەچووم ئینشەڵا بۆ ساڵی داهاتوو. وتیان بۆ ساڵێکی داهاتوو ئەوان باشتری لێزان هەڵبەتە دەرنەچووین بۆ ساڵێکی دا بە هیوای سەرکەوتن بۆ ملایەک. خێر هاتی خۆش بین. بەخێر هاتی. ئاگیری کەتیە دڵێ من خەوناکەتە چاوێ من چما تژمێ دوورکەتی مەمێژە یاری من ڕنگداڵم گەوڕاڵم چەم ساڵە لێبیاتەمە وەلە چەم ساڵە لێبیاتەمە. دەست خۆش. هەموو خۆش بێت تۆ هاتی ئەسم نەوت ناوت لە کوێنەوە هاتکی هەموو خۆش بێت هاتیتە ناوت هەست حوسێن حوسێنجان لە کوێنەوە لە چ شارێک کەرکووک کەرکووک بەخێر هاتی. هەموو خۆشە قەشەنگ بوو خۆش بیا وای معرفی نەکرد حوسێن جان بەڵێ ئەو ڕەنداڵم نینە دزانێ ڕندا من ئەو قەس عەجەلە کرد مامۆستا چ دەبێژی؟ قەشەنگە سای خاسە قەشەنگە؟ باڵێ سای قەشەنگە یانی بەلی البته وەختی گەرەکتە فێر بی یعنی بوویت بە خانەندە خراو نییە تەقلیدکەی لە هەر خانەندێکەوە ولی وەختی کە فێر بوویت و ساو بە قودرەتگەیشە بۆ خۆت سەبکە پێیا بکەی بەڵێ خۆت ناوێ پێیا بکەی سەبکە پێیا بکەی دەستی پێکە ئینشەڵڵا. من ساعت حەز پێکەم ساعت قەشەنگە دەرەچێ ئێژم باوێ ئەڵێم نەخێر داوای لێبورد نەکەم. ئینشەڵڵا ببەخشە. نا سپاس. ئیشەڵڵا بۆ جاری داهات ئینشەڵڵا باشە گیانەکەم. بەخێر هاتی. بۆوەربێ. سڵاو سڵاو بەخێر بیت. سپاس مەمنون. خۆت بناسێنە. کچێک وەرە پێشی. من بێواش سیامەند خەڵکی شاری کەرکووکم تەمەنم 20 ساڵە. چی ئامادە کردووە ئەمڕۆ؟ گۆرانێکی محەممەدی ماملێ. بەڵێ دەست بە فەرموو.
خو من پاشی تو عزیزکم غریبم هایا جار خو من پاشی تو عزیزکم غریبم هایا جار لا حسرتي تو عزيزكم بوما يا دردا يا دار لا حسرتي تو عزيزكم بوما يا دردا يا دار تيدي هيا لدنيا تمنى لا خدا بكام همون خوش سپاس تو ساعت قشنگه فرق قشنگه تحریرگاه اینجا قشنگه ولی نزنید چون نفس کشی همه فرد لبان ساعت و تاثیر دارنی زۆر باشە کە ئینسان زۆر گۆرانی بڵێ بووی بتوانێت کە زیاتر باشتر گۆرانی ئەس دەبێم بەلێ سپاس بە تۆش مەمنون لای من ئەڵێم بەڵێ زۆر مەمنون دەست خۆش بێ وەسێ بەڵێت دەست خۆش منەڵم ببەخشە بەڵام تۆ کارتی خۆت هەروەرەگری لە بەرەوەی تۆ سێ بەڵێت وەرگرتە پیرۆزە خۆش بێ دەرچم سڵاو باشی سپاس مەمنون هەستێتە چاڵە زۆر خۆشە زۆر دڵخۆشم سڵاوتان لێبێ سڵاو بەخێر هاتی ناوی تۆ چییە؟ دابان عادنان لە شاری کەرکووک و بەشدارم کەمێ باسی خۆت بکە دەرچووی پەیمانگای تەکنیکی کەرکووک کەرەم کە بەڵێ فەرموو باyadım kafiryadım kan bayadım kafiryadım kan tu khua çav jwan tu nazmakan her çan jare tu nazaki ay birinakem akulet awa آداب الصحنت ضعیف بوو کەم ئەتوانرێت باش بێت دەنگی تۆ ئەتوانێت باشتر ببێت ئەتوانرێت باشتر ببێت بەڵام زۆر وردەکاریتان نەکردو گوێ ناگرن کەمتر گوێگرن لە گەرمیان کەرکووک جوانترین و خۆشترین گۆرانی کوردی لەوێ کۆبۆتەوە بەڕای من ئەوێ هەوڵ بدەی بۆ ساڵێکی کە من ناتوانم بڵێم بەڵێ ئەڵێم نە دەرواقع من شتێکیش بێژم یەکی لە نکاتێک ئێمە لە نظر یاگرین و انتخاب خواننده ئاداب الصحنە است هەوڵبوون و ترسمن و چێت جز و ئاداب الصحنە است بە حەسابی بە قدرەت و دانیشی کارەکە بکەیت ئاداب الصحنە ضعیف بوو کەم ڕاست سێ جارا دەبێن نا من هێشتا نەموتوەنا بەڵام ئێستا نەگوتی ئۆکەی دەستان خۆش بێ بۆ من جێی شانازیە کە بەرامبەری ئەوە وەستاوم بەخێر هاتی ئێمەش خۆشحاڵ بووین خێرێکا سپاس ناو میوانەجاتە بەشداربووی شاری کەرکووکم لەسا چیت ئامادە کردە بۆمان گۆرانیەکی مامۆساعد ناکریم بەژن و باڵاکەت نمونەی هەیکەلی یۆنانیە لار و لەنجە و مۆسیقایە بەستەیە گۆرانیە
گنج و چلنگی و جلی تجی جلی برگی تجی گله خوشه سپاس خورت گله خوشه سپاس لبلی دنگ گلستانی روح ترز دایکوتا پوش و پلاشا سوزالانی جین اف پروبلمه والله توزێ ناخۆشتر نەچوم بەڵام بۆ جارێک تر ئینشەڵڵا خدا خدا ڕەحمێ بکە بە حاڵێم خدا خدا هەتا کوکای بناڵێم کە ژەڕۆیی لێرەوایە مەگوو باس تێرەوایە کە ئێواران ئاوا بووی نیوەی شەواڵ بێرەوایە Ez benna. من ئینشەڵڵا نا ببەخشە ولی فاطمه جدیدی درست کرد. خواهی درستی کرد. بله. ساخته خواهی. نه من چیزم نه متاسفم. سویتی نه. کسویتی نه ایتر تابت. درست باس. حتما نوشته درست باس. سلام علیکم. سلام خیر بیت. من روانت صلاح الدین گۆرانەیە کەت حاضر کردەوە بە منە؟ زیاتر ێژانی بەڵێ زۆر باشە و گۆرانی کە حاضر کردو فەرموو. شۆدا لارایەکەی چاوخ و ماهرم ئیشوە داهرم مریامیم سایە بڵاغی تاقە گوڵایەکەی نێو گوڵ زاهرم تەنیا یاهرم مریامیم سایە بڵاغی باشە و من لالای بم بالالات بم مریامیم سایە بڵاغی با ئاوێزانی بم حەیرانی بم میوانی بم مریامیم لێم یاخی هەر بژێ زۆر سپاس. کیفا من دەنگی تەرە هات ئەس دەبێم بەلێ. سپاس. کۆنتترۆلت بەسەر دەنگی خۆتا زۆر کەم بوو. ئەنی ئەکرا باشتر گۆرانی بڵێ ینی گۆرانێکە بڵێت باشتر کۆنتترۆلی بکەیت ببوورە. وتم نا. توتر نا. بەڵێ بەڵێ. باشە. بەڵێ. سپاس. ئەوە دوو بەڵێ؟ نابوو دوو بەلێ دو نا. بەڵێ. مامۆستا گیان؟ تو بەڵێیت. من گۆ بەلێ. کانیش بتی بەڵێ رێ؟ نامەتم نەخێ. دەنگەوی پۆتانسیالێکی هەیە دەنگەویدا. هەگەر توژی شانسێکی بدی ئەوانە کە نەیانگر بازەگەر فرسەتیان پێ خاسترەوە هەگەر توژی شانسێکی بدی من ڕایم نەوە. کانی خان تۆ؟ کانی تۆ کۆف کۆمەکە. من وتم نا. تۆ شانسێکی بەرەقەی. ئەگەر شانس بدەم ئەبێ لەبەر خاتری ئێوە بێ بەڵام ئەبێت تۆ باشتر بین. تۆ لەگەڵ ئێمە ئابووی ئێستا باسی چیمان کرد؟ بەڵێ. ئۆکێ. خۆ مزان کێشەکەم لەکوێیە بەڵام ناڵم لە ترسی بەڕێستان ئەگەرنا ئینشەڵا ئەو ترسە نامێنێت لە حزوری جەنابتان هەزار دۆمەتوانم باشتر بم. باش تۆڵی چی؟ باش من لەبەر خاتری ئێوە شانسادەم بەڵام هیوادارم جاریدا تۆ باشتر بین. ئاواتم ئەوەیە ببمە هونەرمەندێکی لێ هاتوو بەتوانە بۆی خزمەتی شارەکەم و هونەری کوردی بکەم. سڵاو. سڵاو بەخێر بیت. سپاس. ناوت چی بوو تۆزی خۆت ناسێنە؟ مستەفا لە شاری کەرکووک. چی دامادە کردو بۆ من؟ مەقامە. مەقامی چییە؟ سەبا. سەبا فەرموو.
حسرات خبزەکەی دوو نێرگزی پڕخەوتەوە بە دەنگی خۆش بمهێنە جۆش بە بۆنی خۆش بم کە سەرخۆش بژین بە کامەرانی بەخۆشی و شادومانی سەیری خۆتکەی دەزانی چەندە شیرین و جوانی ئەی گوڵێ عەمرم گوڵێ بژیت بژین مەستەفاکان زۆر سپاس Ez dibêm belê. سپاس منی چێژم باڵێ زەمە خۆش بخشم کاکەدانی شوێبی منژەڵێم بەڵە تەوان زۆر سپاس لە فەرمۆبیلیتی خۆ دۆربێ Çımatıcımın duketi Sibeye serimi değiştirilmiş buna teyane hane var Hayrodlo Hayrodlo Bedir gelmi pergimin hat xuyabu Liçara seri xwed geriya Erdilele oy delalame Erdilele oy ruhalame Tu dijde ez fıratım, tu helin ez kevokim, tu erdi ez ezmarım, tu evri ez bararım. Bra